مسعود البرزاني. سەرۆک مەسعود بەرزەنی دەبێژێ ئەس توجاری ژەریفراندۆمە سەرخۆبوونا کوردستانی پۆشمان نەبوومە و ئەس ئامادەمە ڕێفراندۆمەکە دنجی بکەم و تێدا پرسیار وەرێکردن گەلۆ خەڵکی کوردستانە ژەریفراندۆمە پۆشمانەیان نا. تصور 3 مليون إنسان في كردستان وكان قرار صائب وقانوني ودستوري وحق طبيعي لشعب كردستان. الآن أيضا أنا مستعد. شەڤ بۆرەی تەلەڤیزیۆنە ئەلجەزیرە عەرەبی بەڵگە فیلمێک بناوێ ما خوفیە ئاعظەم لەسەر ڕێفراندۆمە سەرخۆبوونا کوردستانی بەڵاو کرد و بەشێکی وی بەڵگە فیلمیدا بە سەرۆک بەرزانی ڕێژی هەپەیوین هاتبووکردن. بەرسڤە گەلۆ ڕێفراندۆمە 25 ئەیلوونە ساڵا 2017 کارێکی شاش بوو. سەرۆک بەرزانی گوت و دەبێ هەنا کەس وا هەزر بکەن لێ بە باوەریان من و 3 ملیۆن کەسێن و دەنگدانە ڕێفراندۆمە سەرخۆبوونا کوردستانی. ڕێفراندۆم بەریارەکە گرنگ یاسایی دەستوری و مافەکی ڕەوای گەلێ کوردستانی بوو. ئەز نەهاژی ئامادەمە ڕێفراندۆمەکە دن بکەم و تێدا پرسیار بکەن گەلۆ گەلێ کوردژێ ڕێفراندۆمە 25 ئەیلوونە ساڵە 2017 پۆشمانەیان نا. هەروەها و دێ بەرسڤە پرسیارە کەناڵە ئەلجەزیرە دەکو دەبێژێ بارزانی بێ سایکلۆژیە ڕژدبوونا کوردینیە ڕێفراندۆم کرد و نەبێ حکمەتە سیاسی گەلۆ ئەڤڕاستە. سەرۆک بەرزانی گوت نا نەڕاستە مەژوانڕە گوت ئەلتەرناتیڤ ئانگۆ بەدیلژێ ڕێفراندۆمێرە چییە لێ تو بەرسڤ نەدان و ئەز نەپۆشمانم ژە ئەنجامدانە ڕێفراندۆمێ دێ پاشە ڕۆژێ دەژی ئەو ڕاستی وێ دەرکەوێک و ئەز ڕاست بم و گەلێ کوردژی وێ مافێخوا بدەست بینێ. في مفاوضات مع النظام. هەروەها دەبەرسڤە تێگوتن و 24 دەمژمێران بەریا ڕێفراندۆمێ بەغدای پەیوەندی بووە کردیە و داخوازە سەکناندنا ڕێفراندۆمێ کردە. هەروەها چەند وڵاتێن دنجی داخوازە پاشخستنە ڕێفراندۆمێ کردە. بارزانی گوت بەغدا هەڵوێستا نابدەوڵەتیە لە هەمبەر ڕێفراندۆمێ خراپ بەکارئانی ژبەرکوبەریا وێ ئەس بە چەند ڕایەدارێن فەرمی و نەفەرمیەن عێراقی لە ڕوونشتم و لە هەفتێک هەشتنەک هەبوو و یەک ژوان ڕایەداران و ئەس ناخوازم ناوی بینم زمان ژمن ڕەگوت ئەم ناخوازن بەحسا شەڕ بکەن منجي جيراغوت و أمجي بنيدا لدجي شرن. على كل أنا لست نادم على ما قمت به والمستقبل سوف يثبت أنه أنا كنت على صواب والشعب الكردي راح يحقق هدفه شاء من شاء وأبى من أبى. دێ بەرسڤە پرسیارە چما ڕازیبوونا وڵاتێن هەرێمی دەربارەی ئەنجامدانا ڕێفراندۆمە سەرخۆبوونا کوردستانی نەهاتە ستاندن. سەرۆک بەرزانی ڕاگەهاند کۆمەژبوونا ڕێفراندۆمە سەرخۆبوونا کوردستانی دەستور و ڕوخسەت ژێ تو کەسی وەرنەگرت. دێ پێشە ڕۆژێ دەژی ئەم دەستور و ڕوخسەتێژ تو ئالیەکی وەرناگرن ژەبار ڕێفراندۆم بریارە گەلێ کوردستانیە. نحن لم نستأذن من أحد حقيقة. عندما قررنا إجراء الاستفتاء لم نذهب إلى هذه الدول هل توافقون أو لا ولن نفعل ذلك في المستقبل أيضا. هذا قرار شعب كردستان. هەروەها سەرۆک بەرزانی دێ بەردەوامیە هەپەیوینێدا گوت و کورد مڵەتێکی جودایە و فەرقاوانژێ فارسان و تورکان و عەرەبان هەیە. خۆدایە دلۆڤان کورد دروستکردنا وەکو مڵەتێکی سەربخوا. سەرۆک بەرزانی گۆچی و قاسم سولەیمانی هاتە هەولێرێ و من پێشوازی لێ کرد و داخوازە پاشخستنە ئەنجامدانا ڕێفراندۆمێ کرد. من ژێرە گوت و ڕێفراندۆم نایە پاشخستن و چت بێ بلا ببێ. رأيي كان واضح للكل لن نؤجل الاستفتاء وليكن ما يكون. ودربارەی هەڵوێستا ئەمریکا سەرۆک بەرزانی ڕاگەهاند یاڕاست ئەمریکا ڕۆژەکێشی نەگوت ئەم لێ دژی ڕێفراندۆمێنە لێ ڕۆژەکێشی پشتەوانی ڕێفراندۆمێ نەکرد. پشتێک و ترامپ بوو سەرۆکی ئەمریکا هەڵوێستا ڕایەدارێن ئەمریکایەن کۆمژوولێکارن عێراقی بوون بەهتر ئالیگریە عێراقی کردن و بێ تایبەتی هەڵوێستا باڵوێزی ئەمریکا وەزیرێ دەرێ ئەمریکا ڕێکس تێلەرسۆن گەلێکی خراپ بوو. ولەسەر خیانەتە گروپا 16 ئۆکتۆبەرە ساڵە 2017 و دە ئەنجامێدا کەرکووک کاتە ڕادەستکردن ji بۆی حەشدا شعبی و ئارتێشە عێراقی. بارزانی گوت و لە کەرکووکە خیانەتەکە نیشتیمانی هاتەکردن. گروپەکە دیار خیانەت کرد و بە حەشدا شعبی و پاسدارên ئێرانی را ڕێک کەفتن و لەبەر چاوێن ئەمریکیان. هێزن ئارتێشە عێراقی و حەشدا شعبی ئانینە کەرکووکێ و ji پشت و خەنجەر لەمەدان. في كركوك صارت خيانة وطنية. صارت خيانة. جماعة معينة راحت اتفقت مع الحشد ومع ممثلي الباسداران الحرس الثوري الإيراني. هذا واضح وأمام أنظار الأمريكان وأخذوا الجيش والحشد والدبابات أدخلوها إلى كركوك وطعنونا من الخلف. سەرۆک بارزانی گۆچی ئەو ئالی و کەسێن کۆ دەبێژن ji ber ku tu aliyekî peştevaniya me nekir bûyerên Kerkûkê hatine holê ew rast nabêjin û bi tenê dixwazin bi vê gotinê xiyanetê dapoşin.
ده داویدا و ده برسوا پرسیارا گلوتو هز دکه انجام دانا ریفراندوم سرخبونا کردستان شاش بو لو ما تدست جه سروکاتی هرما کردستان بردا سروک بارزانی گوت نخیر اگر من زانی با من شاشتی کریه من دخوازه لیبورین کربا و من بگوتا من شاشتی کر و من جبر ویا که بریار دا ایدی سروکاتی نکم جبر اگر من بردوامی تیدا کربا زیان و بدیروک و خباتا من گهشت با. لا أبدا، لو كان ذلك لاعتذرت، لقلت بصراحة أنه هذا كان خطأ، لكن فعلا هو كان استحقاق انتخابي، فلذلك قررت أنه طال الاستحقاق الانتخابي انتهى، أي تمديد راح يضر بسمعتي النضالية وبتاريخي.